قەت پەکەکە بە تیرۆریست نازانم بەڕای خۆم لەبەر ئەوەی ئەوانیش مافی خۆیانە خەباتەکەن بۆ ئازادی بۆ ئەوەی لە چنگی ئەو ستەم و زۆرداریەی کە تورکیا بەسەر کووردا سەپێنێ لە باکووری کوردستان ڕزگاریان بێ بۆ ئەوەی ئەوانیش کیانێکی کوردی دروستکەن لە باکووری کوردستان بۆ ئەوەی کە ملەتی کورد بە شێوەیەکی ئازادیانە خەباتی خۆیان بکەن. هەر سەرکردەیەکی کورد لە هەر شوێنێک کە زیندانی کرابێ لەلایەن باکوور ڕۆژئاوا باشوور ڕۆژهەڵات من ئومێدی ئەوە کەم ئەو حکوومەتانە ئازادیان بکەن بۆ ئەوەی بڕۆن خەباتی سیاسی خۆیان بکەن نابێ بە زوڵم و زۆر و زۆرداری و چەسانەوە کە ئازادی قەسی بکەن بۆیە پێویستە ئازادیان بکەن و بۆ ئەوەی بتوانن لەناو حزبەکان خۆیانە خەبات بکەن بۆیە بۆ ئەم وڵاتانە بۆ ئەم دیکتاتۆرانە بۆچی بترسن ئێمە ملەتێکی ملەتی کوردین زیاتر لە 50-60 ملیۆن ملەتی کووردا بەش بووە بەسەر هەر چوار پارچەکەی کوردستانە چی لە کوردستانی باکوور و باشوور و خۆرهەڵات و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا باشە بۆچی ئێمە مافی ئەوەمان نەبێ مافی کوردبوونمان نەبێ ئەوان مافی نەتەوە پەرستی خۆیان هەبێ بۆیە هەوڵی ئەوە بدەین کورد یەکدەنگ بێ یەک ڕەنگ بێ و هەروەها ئومێدیشەکەین ئەوانش ئازاد بکرێن و بڕۆنە ناو حزبەکانی خۆیانەوە خەباتی سیاسی خۆیان بکەن و ئەوە لە هەر لایەکا بێ خەڵکی کورد بۆی هەیە خەباتی کوردایەتی بکە و بۆ ئەوەی بتوانێ ڕزگاری بێ لە چنگی ئەو داگیرکەرانە و هەروەها بتوانێت بە ئازادی بژێ بە ئازادی وڵاتی خۆی بەڕێوە بێ.